بەڕێبەراتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی لە هۆڵی ڕۆشنبیری شاری سلێمانی مۆزەخانەیەکی هەمیشەی بەناوی مۆزەخانەی نەتەوە سازان کردەوە. یەکەم مۆزەخانەیە کە لە هەرێمی کوردستان کە تایبەت بێ بە وێنە و کەلوپەل و بەڵگەنامەکانی هونەرمەندانی بوارەکانی شان و دراما و فیلم و سینەما. هاوکارمان ڕێژنە ڕزگار لەو بارەوە ئەزلای فێکی بۆ ئامادەکردوین بابی نەریبین. بەڵێ ئاکام سلااوان لەبێ ئێرە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هوەرە لە شاری سلێمانی ئێستا ئێمە لە هۆڵی ڕۆشنبیرین لێرە مۆزەخانەی نەتەوە سازان کراوەتەوە ئەم بیرۆکەیە لەلایەن هونەرمەند بەیان زەریفیەوە بووە و لێرە کۆمەڵێک کەلوپەل و وێنەی ئەو هونەرمەندە کۆچ کردوانە دانراون وەک مۆزەخانە و ئەرشیف لێرە ئەپارێزرێن. من گفتوگۆی زیاتر لەگەڵ بەڕێز بەیان زەریفی دەکەم کە بەڕێزیان هونەرمەند و خاوەنی ئەم بیرۆکەیان دادەبەیانگیان سلااوت لێبێ. پێمان خۆشە باس لە بیرۆکەی ئەم مۆزەخانەیەمان بۆ بکەی بیرۆکەی دروستبوونی ئەم مۆزەخانەیە لەلایەن بەڕێستانەوە چۆن؟ زۆر سپاسانەکەم سەرەتا وەڵاهی بیرۆکە من بیرم لێ کردوانە کە هونەرمەندانیش لە هیچ شوێنێک ناویان نییە بەڕاستی خەریکە بیرە چنەوە. هەوڵمما لەگەڵ کاک سەفین کاتە بەڕێوەبەری ڕۆشنبیری بەشی شانۆ بوو لەبەرەوە بیرم لێکرد بۆم باس کرد جا کێ دابنی بۆ ئەو هەموو هونەرمەندە ئەوانی کە کۆچیان کردو. تر وڵا ئێرەمان هەڵبژارد ئەو کاتە ئەو معرەزیتیان نەبوو هەر هی ناو دیوارەکە بوو ئەوانە هەر پەنجەرە بوو. ئیتر کردمان بەوەی کە لە ناو هینەکەیە لە ناو تاقەکانە ئەو بکەینانێ و جابخانە و ئەو جابخانەش هەمووی گۆڕاوە ینی گۆڕانکاری زۆر لێ بەسەر هاتوو ئەمە شوان هە تازە کرد. ئەمە بیرۆکەی لەوە هات کە من هونەرمەندان بەپارێزم بەڕاستی لە کەلوپەل لەو جلو بەرگانە کە پێوەی ناسراون ژیان نامە لەگەڵ وێنەکانیان چکە زۆر لە جیلەکانی ئێمە ئەوانە بیر چۆتەوە کاکسبکۆ عەزیزە بەهادین حەلیمە و پاشان مەکی عەبدوڵڵا زۆرێک یعنی نابێت ئیسا زۆری ژماوە یعنی تقریبەن ئەوانەی کۆنەکان حسابم کردو 4 ماوە بەڵام دەستم پێ نەگەیشتووە بەڕاستی چکە ئەمەش بە هەوڵی هەر خۆم نەبوو بەتەنیا زۆرێک لەوانە کاک سەردار خدر ئەو چۆ بۆ ماڵەکان شتەکانی کۆ کردوەوە ڕقەمی بۆ پێیا کردوم ماڵەکانی دۆزیەوە ئەمانش ئەمپی ئەرکا لەمای ئەم 10 ساڵەیە هەوڵمان ناشتێک گەڵاڵە بکەین. هیوادارم ئەوانەی کە ساحێبی ئەو خاو هونەرمەندە کۆچ کردوەکان لێمان زوێر نەبن و هەرەی پارێزم وەکو چاو. دادەبیان ئەوەنەی ئێمە سێرمان کرد و بینەر بووین لێرە بەتەناو هونەرمەندانن کە لە بواری شان و دراما و سینەما و فیلما بەشداریان کردو لێرە وێنە و کەلوپەلەکانیان ئەرشیف کراوە. بیرتانەوە نەکردوێتەوە هونەرمەندانی بەشەکانی شێوەکار و میزیکیش ئەوانیش لێرە شوێنیان هەبێت و بڵێن کەلوپەلەکانیان لێرە هەبێ لە مۆزەخانەکەیدا کەلوپەلەکانیان دابین بکرێ. بۆنا من زۆر پێخۆشە بەڵام ئێرە چکە هۆڵی شانۆیە لەبەرەوە هەم شانۆکارانمان هەڵبژارد ئەوانی لە دراما و فیلما بەشداریان کردو ئەوە شوێنی تایبەتی خۆی هەبێت هەر یەکە و لە شوێنی خۆی و با وردە دەست پێ بکوکو من چۆن دەستم پێ کرد هەوڵ بعد بەشەکانی تریش لە ژوورێکی بچووکەوە دەست پێ بکەن وردە پەرە ئەسێنە کە پەرەی سەن ئەتوانێت هەموو بەشەکان لە هۆڵێکا کۆ بکەینەوە یا لە خانوویەکی گەورەیە کۆ بکەینەوە ئەوە یعنی ئەبێت ناکرێ سابن بەتەنیا هەموو بەشەکانی تریش کۆکەمەوە بەتەنیا ناکرێ بەڕاستی چۆ منەوە 10 ساڵە من خەریکم. کەواتە ئەم ئەرکە بۆ هونەرمەند بەیان زەریفی قورس نەبوو کە بەتەنها ببێتە هۆی کۆکەرەوەی ئەرشیفی ئەم هونەرمەندانە بە هاوکاری ڕەفیقەکانم چکە بەتەنیا ئیش ناکرێ هیچ کارێک بەتەنیا ناکرێ لەبەرەوە من هیچ بەگرانی نازام یعنی زۆر جار مانگ بڵێن بە 3 مانگ هەبووە کەنتۆرەکەم جلەکانی خۆم فڕیاوە جلوبەرگی ئەمانە قسۆتە ناوی هێشتا ئەمە تەواو نەبوو خسوبەتە ناوی یاخود کە پیزە بێت چمە شۆم یا ئێمە بۆ ئوتو یعنی خۆشیان ئەگای لێ نییە بەڵام یعنی ئەوە خۆشحاڵی منە کە سوکارەکە هاتوو زۆر دڵیان پێی خۆشە و ینی دادەبیان بدەڵێ هیچم نەکردو بەڕاستی دەست خۆش بێ ڕای ئەو بینەرانە چۆن بوون کە ئەمڕۆ لێرە لە مۆزەخانەکە بوون یاخود کە سوکاری ئەو هونەرمەندانە یاخود هونەرمەندانی کە سەردانی مۆزەخانەکەیان کە ڕایان چی بوو لەسەر ئەرشیفی ئەم مۆزەخانەیە؟ وڵی زۆریان پێخۆش و کە سوکاری هونەرمەندە کۆچ کردوەکان بە چای پڕفرمێسکەوانە حەزیش ناکەم
بیریان بخەمەوە بەو شێوەیە بەڵام ئیتر ئیشەکە ئاواهیە. بە چای پرفیلمەسک و پیرۆزبایان لێکرد دەستخۆشیان لێکردم و میوانەکانی تریش بە هەروەها دەستخۆشیان لێکردەوە و ینی هیوادارەوە و دەستخۆشیە ببێتەوەی کە من زیاتر ینی ئەرکەم زیاتر بێت و برەو بە ئیشەکەم بم بچێتە شوێنێکی ترەوە بڵێ. دادەبیان ئەم مۆزەخانەیە تەنها بۆ هونەرمەندانی شاری سلێمانیە یاخود هونەرمەندەکانی تریش دەتوانن لەم مۆزەخانەیە کەلوپەلەکانیان دابنێن. واللهی بۆ شاری سلێمانی بە چه حاڵ من جێگام کردوێتەوە ڕواکێ خۆتۆ بینی ودا یعنی ئەوەش ئەو زیام کردووە بورجەش نییە من بتوانم دار و بەردی ئێرە بکە بە یان مۆزەخانەکە لەبەرەوە شوێنم نییە هەر ئەتوانم لە شاری سلێمانی و جارێ دەست پێ بکەم ئیشەڵڵا دەوایەتیشۆ ئەگە بەرفراوان بێ بۆنە من حەزەکەم. دەستەکان نەخۆش بێ زۆر سپاس بۆ هونەرمەند بەیان زەریفی بەڵێ ئاکام لێرە ئەو کەلوپەل و پێداویستیان نادابین کراون هی هونەرمەندانی کۆچ کردو وێنەکانیان ژیان نامەکانیان لێرە هەڵگیرا و ئەرشیف کراون. من هونەرمەند نیشتیمان عەبدوڵاشم لەگەڵ ئامادەیە کە بەڕێزیان بەڕێوبەری بەشیشانۆم و بەشیشانۆن و گفتوگۆیەک لەگەڵ بەڕێزیشان دەکەم. دادە نیشتیمان سلااوت لەبێ زۆر سپاس بەڕێستان وەک بەڕێوبەری بەشیشانۆ تا چەند ئەم هەوڵا بەگرنگ دەزانن بۆ هونەرمەندە کۆچکردوەکان کە لێرە ئەرشیفێکیان هەبێت و ببینرێن و بناسێنرێن. بەڵێ سەرەتا سوپاسدانەکەم بۆ ئامادەبوونتان لە کردنەوەی مەراسیمی ئەم یادە مەزنە زۆر گرنگە هەموو نەتەوەیەک جیا لە زمان و کولتور و ئەوەی کە هەیەی ئەوەی کە پێی ئەناسرێتەوە هونەرەکەیەتی لەبەرەوە زۆر گرنگە ئەم هونەرمەندە بەڕێزانە لای ئێمە هەمیشە زیندون سەیری کە ئێستا ئەم پرۆژەی کە تۆ لێرە ئەیبینی چەندێک جوانە سیمایەکی چەند جوانی بەم هۆڵە بەخشیوە ئەم هۆڵە کراوەیە هیچ شتێک نییە هۆڵی شانوێکە لە ناوەیە بەس کاتێک کە تۆی بینەر کە تۆیەکی لە دەرەوە ییت ئەرشیفی ئەم شکۆمەندانە ئەبینی ینی دنیایەک زکرایەتە هەیە لەگەڵیانە لە درامایە لە سینەمایە لە شانۆیە چەند جوانە ئەنی هەر یەکەمان لەگەڵێکێکەیە بەرکەوتەمان هەیە لە مناڵێکی بچووکەوە هەتا بە تەمەنێک لەبەرەوە زۆر گرنگە زیاتریش گرنگی پێ بترێت هەموو نەتەوەیەک ئەم ئەرشیفانەی ئەکا بە مۆزەخانەیەکی گرنگ کە ڕۆژانە هەر کەسێکی لە دەرەوەی وڵاتەکەی خۆی داخلی ئەو شوێنە ئەبێ بە پارە بە بڕپارەیەت ئەم هونەرمەندە سەر بەڵندانە ئەبینە لەبەرەوە من هیوادارم ئەم پرۆژێ زۆر فراوانتر بکرێت لەوەی کە هەیە زیاتر پەری پێ بدرێ حکومت بێتە ناوەوە لێرەیە ئەمە وەکو خۆی بمێنێتەوە بەڵام بینایەکی زۆر گەورە خانوویەکی تایبەت بە هونەرمەندەکانی هەر چوار بەشەکە بکرێتەوە ئەم مۆزەخانەیە. بەردەوام بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبینی هونەر بە تایبەت بە شیشانۆ گرنگێکی زۆریان بە هونەرمەندانی چه ئەوانی لە ژیان داماون چه ئەوانی کۆچیان کردو گرنگیان پێیاون ئێوە بە تایبەت وەک بە شیشانۆ تا چەندێک هاوکاری هونەرمەند بەیان زەریف بوون بۆ کۆکردنەوەی ئەم ئەرشیفانی هونەرمەندەکان. بەڕێوەبەرێتی ڕۆشنبیری هونەر هەمیشە لە خزمەتی هونەر و هونەرمەندانی هەر چوار بەشەکەیە و بە تایبەتی مسوپاسی بەڕێوەبەرایەتی ئەەکەم و تایبەتتریش دکتۆر محسین کە هەمیشە هاوکار و هاو پشتی بەشی شانۆ بووە لە هەموو ئیشوکارەکانمانە هەمیشە هەنامان هێناوە بۆ ئەم بەڕێزە چونکە زۆر ئەوێت کە گەشەی هەموو هونەرەکان لە سلێمانیا دیاربێ و بەتایبەتی هونەری زیندوی شانۆ کە هەر بەڕێوەبەرێک لە پێش منیژێت بۆ ئەو بەشە بێگومان هەوڵی ئەوە ئەیە کە زۆرترین کاری شانۆی هەبێت لە شارەکەی ئەو جوڵێ دائیمە هەبێت و بمێنێ. من دادەبەیان فەرمانبەری بەشی شانۆیە لە 2014ەوە خەریکی ئەم بیرۆکەین بە هاوکاری کۆمەڵێک لە هاوڕەکانی وەکو سازگار تەها و ڕزگار حەمەحەوێز و سەفین ئەنۆرشکوری و کاکسەردار خدر و کۆمەڵێک لەو هاوڕێ ئەزیزانی کە پێش منیش هاوکاری ئەم بیرۆکەیە بوون دادەبیان زۆر دڵسۆزانە لەگەڵ هاوڕەکانی ئەم کارە ئەکات یعنی تەسەور کە ئەوە لە ڕەمەزانی پیرۆزەوە من سەرپشکم کردوون لە ینی چەندێک لێرە ئەتیمام بە ئەم پێشانگا و مۆزەخانەیە بن گرنگترە لەوەی کە دەوام بکەن لای من هەرچەنە داوامی خۆشیان هەر کردووە شەو ڕۆژیان خسۆتە سەریەک هەمیشە ینی ئەوە نزیکی مانگێکە ئەمان زۆربەی کات ئێواران لێرە ڕۆشتوونەتەوە بێ هیچ بەرامبەرێک لە بەهەوڵی خۆیان ئەتوانیان ئەم ئەرشیفە جوانی هونەرمەندان کۆبکەنەوە و کە زۆربەی کەسوکاری ئەم شکۆمەند و ئەم هونەرمەندە نەمرانە لێرە ئەمڕۆ ئامادە بوون سەرسام بوون بە بیرۆکەکەیان بە جوان
جوانی ئەو ڕێخستن و دانان و تەنسیقی کەلوپەل و مێژوە جوانی ئەو هونەرمەندانی کە لێرە ماونەتەوە لەبەرم سوپاسی یەک بەیەکیانەکەم دادەبیان زەریفی سازگار تەها ڕزگار هەمە حەوێست کە لە ڕەمەزانەوە ماندووی ئەم کردنەوەی ئەم مەراسیمن. سپاس بۆ بەڕێز نیشتیمان ئەمدوڵا کە بەڕێزیان بەڕێوبەری بەشی شانۆن بڵێ ئاکام لێرە مۆزەخانەکە ڕۆژانە کراوە دەبێت بە ڕووی بینەراندا دەتوانن لێرە بینەری کەلوپەل و وێنەی ئەو هونەرمەندە کۆچ کردوانە بوون بنکە لێرە لە شاری سلێمانی کۆچی دواییان کرد و وێنە و ئەرشیفەکانیان لە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هونەر پارێزراوە.